ئەمریکا سزای تون بەسەر ڕوسیا دەسەپێنێ و هێزێکی زۆرتر ڕەوانەی ئەڵمانیا دەکات. سەرۆکی ئوکرانیا ڤلۆدیمیر زێلێنسکی دەبێژە رووسیا 137 سڤیل و سەربازێن ئوکرانی کوشتنە. ئەردوگان ڕەخنە لە کردارە لەشکریەکەی ڕوسیا دەگرێەوە دەڵێت پێشیلیە لە یاسای نێونەتەوەیی. جه برنامه کورد کنکشن دنگ امریکا ل واشنگتن پایتخت سلاو و رزمن صالح دمیجر بو بینرن هیجا لای مریشو جانی دیلان ئیدەمەتان خۆش. سەرۆکی وڵاتی یەکگرتووەکان جۆ بایدن لە ڕۆژی پێنجشەممە سزای نوێی بەسەر ڕووسیا سەپاند و هەروەها فەرمانیدا لە ناردنی هەزاران سەربازی تر بۆ ئەڵمانیا و ڕایگەیاند کە ئەمریکا لە بەرامبەر پوتندا ڕادەبەستێ. ئەو هەروەها دانین بەوەدانا کە هێرشکردن و هەڵدانەکان بۆ پۆچەڵکردنەوەی پوتن تیرچۆی بۆ ئەمریکان دەبێت، بەڵام هەروەها ویست ئەمریکایەکان دڵنیا بکاتەوە کە مەیەنەتی ئابوووریەکە بەهۆی چوونە سەرەوەی بەهای وەزە لە ئەمریکا کورد دەبێت. تەقین و گولەباران لە ناوچەیەکە باکوڕی پایتەختە ئوکرانیای کیێڤ بوون لە گۆڕ پەیامنێرێکی ئاجانسا فرانس پرس دەمەکێدا کۆ هێزên رووسی ji Kiyevê nêzik dibin. Xelkê piyade ji bo parastina xwe reviyan cihên parastî û teqîn û gulebaran li herêma Oblonskî hatin bihîstin. Hêzên Rûsî doh pênşemê gihîştin bingeheka ezmaniya derveyî bajêr ku nêzîkî Oblonskî artêşa Ukraynayê got wan êrişa Rûsa li ser bingeha Gostomel vegerand lê hêzên bejayiyên Rûsya ji aliyê Rojavayê çemê Dnêpr ji Belarusyayê êriş dikin. Bi gihîştina wan ya Oblonskî, Wezareta Berevaniya Ukraynayê di rûpela xwe ya Facebookê da bang li xelkê kir ku berxwedanê bikin. بڕیار وایە پاریس میوانداری کۆتایی وەرزی پاڵەوانیەتی تۆپی پێ یەکێتی ئەوروپا بکات پاشەوەی سان پیترسبۆرگ بەهۆی هێرشی سەربازی ڕووسیا بۆ سەر ئوکرانیا لە یاریەکە دوورخرایەوە. ئەنجومەنی بەڕێوەبەرەتی تۆپی پێ ئەوروپا ڕایگەیاند یاریەکان لە ڕۆژی شەمە لە 28 مانگی 5 لە سادیۆمی دو فرانس ئەنجام دەدرێت. ئەنجومەنی بەڕێوەبەرەتی تۆپی پێ ئەوروپا هەروەها ڕایگەیاند یانەکانی ڕووسیا و ئوکرانیا کە لەم کێبڕکیە نێونەتەوەیەدا بەشداری دەکەن دەبێ بێلایەنانە یاریەکان ئەنجام بدەن تا تیبینێکی زۆرتر لەو بارەیەوە. ئۆپەراسیۆنە لەشکریە رووسیا لە ئوکرانیای ترسێک لە ناو خەڵکی ئوکرانیە دەرخستە پێش و گەلەکان جه و وارین خۆ بەجێ هێشتن و گەلەکێندن خۆ لە جهێن پاراستی گرت. ji bilî we jî operasyona bandoreke rasterast da ser hatûçûnê û bazar û karan jî. Ji bo rûnîkirina vêyekê li ser erdê niha rûniştvanê bajarê Odessayê, Osman Ebdî bi riya Skype bi awayekî zindî bimereye. Dem baş şikekê Osman, tu dikarî ji me re bêjî rewşa niha çawa ye û xelk çi dibêje divê derbarê de? Dem baş. Xelk hîro hema îşî saetekê berê li bajarê Xarkovê bu Ukraynî vîrat bên Xarkiv xelk ji wir derevê diho birê min ji wir reviya bajarê Xarkov zehmet e yanî zehmetî çêbîye li wan didine. Xelkê Ukran pir derdkevin diçin ji welat. Ber bi ku de diçin? Ber bi ku de diçin? Berê diçin Polonya, diçin Moldova, diçin Hungarya. Ev sınır rastî li wan girtin xelkên ha berê xwedayê halê Romanyayê. Baş e li nava Ukraynayê yanî muwasalat hene hatûçû heye? Rê tune rê ez îro derketim di 10 kilometr meşiyan ji Xêrsonê ji Nîkalayê re derbas bûm gihîştim Odessayê kes riyan da tune xelk. Yanî seyara min tenê bi rê de dimeşiya araba min. Yani ewen giştî tune nebêjin bas, trên tiştê wiha sekê hemî rawestiyan e? Na rawestiyan e. Xelkê ku li wan cihên asê mayî tenê bi erebeyên xwe taybet diçin yan bi çawa yani çawa dikarin birevin te divê gelek direvin. Erebê taybetê xelkê erebê xwe hene pê dimeşin darin xelk tinene di malê xwe de dimane. Hewa. باشه د مالی خود مانه وجاره جیان روزانه چاوه یعنی کرین فروتن بازار دروا یعنی خل چاوه د بار خود کی بازار yani
كيجي بيجي سدي شيست هفتي قرتيه هر تشت قرتيه حلقه دكاني خو مالي خو يعني كاري خو قرتنا ماركت انا دارن خارن يذكرن خارن جوان روتي يعني بس عندك قيمه خلقه نوت يعني مثلا دو من شو نون بكرن نون تنبو نون تنا ام بكن باشه تنها بريت الكويت از باورم تبريد ابو از ريدا بوم تشتي خو حاضر دكما از خازم حواله ما در كابنا دارنا رومانيا حواله كردي ملبر اجي خازم بچم رومانيا باشه يعني هر پیک هاته یک ام ببیجن ها تبیجه امی کرد بچن رومانیا لوی داره يعني هر هنک باری کی دادچن هر جهه کی کانه بندچن يعني روا خلقه چاوای خلق انها اشترى بيجن مثلا خاركوف دركاتن حواله ما كرد دركاتن وامرنا اوديسا بشتي بي ساعتك خورت ما غاريان و اوديسا خلق درد كافي يعني او بري خو ما ذكرنا مثلا بريمن دچه سلوفاكيا بريمن هال سرچم دنيپره دچه سلوفاكيا دورا سلوفاكيا بس ريدا دچه يعني او جي سياراوي عرباوي دچه باشه هناك نوچه هبون كج چم دنيپره دا روس ايريش دكنوي ودمه جيانا وان لو دري ناكفي مترسيه نخطره او السنترالي السنتري او السنتري اوكرانيا ده الورشارتنا يعني او الهالي كليفاغراد بيرد بيجن ما في باجار لوي هالي برزيدا شارتنا يعني شر الهالي دني شر الهالي دني بري الهالي لبر خرسونه هي تقول الي وش شرتنا يعني هال الي اوديسا شرتنا يعني نعم جمع شرتنا راكيت هنا شهنا راكيتان عسكران صواريخ راكيتان بيجن دنگ لالي ودنگ ثننا نا دنگ ثننا نا باش حكومة چه تنبيان الوقت كي چه شيرات الوقت كي جوارد بيجي چه حكومات تشتكي جمارة نوا بيجي دبي داكرنا بني عرضي يعني داكرنا قبوان كو تدي وزحمتي سيرينا يعني وقت دنگ جرسي حربي او زنجلي حربي ليد كافي دبي داكرنا بن خانيان بن مالان دا جي هنا خلق درجة دو كافيكي بله خالتا گشت عثمان عبدی رونشتوانی باجری اودیسا تج اوکراینیا مرابی گلک سپاس شكرا سەرکۆماری ئۆکرانیا ڤۆلۆدیمیر زێلێنسکی دەڵێت لە دەرەنجامی هێرشی رووسیا بۆ سەر وڵاتەکەی تا ئێستا 137 کەس لە هاوڵاتی سڤیل و سەرباز کوژراون ئەو لە وتارێکی تەلەڤیزیۆنیدا کە لە ڕۆژێهێنی بڵاو بووە بە پاڵەوان ناویان دەبات و دەڵێت سەدانی تریش بریندار بوونە. زەلێنسکی دەڵێت سەرەڕای ئەوەی رووسیا بانگەشەیەوە دەکات کە تەنها هێرش دەکاتە سەر ئامانجە لەشکریەکان بەڵام سڤیلەکانیش کراونەتە ئامانج. سەرۆکوەزیرê بریتانیا بۆریس جۆنسن ئیرۆ ئینێ سۆزا پشتگیریەکە بێهتر دا یوکراینای دێ پەیوەندیەکە تەلەفۆنیدا لەگەل سەرۆکی یوکراینیا ڤڵۆدۆمیر زێلێنسکی یەکۆ سەرۆک سەرکردەیە بریتانی را بەحسا پێواژۆیەن خراپیەن داوی لە کیێڤێ کرد لە گۆڕ نویسگەها داونینگ ستریت. نویسگەها جۆنسن داخویانیەکێدا گوت سەرۆک زێلێنسکی ئاگاهیەن داویەن پێشکەتنên لەشکریên رووسی راگەهاندن سەرۆکوەزیر و سەرۆکوەزیر پێگیریە خۆ بۆ پشتگیریە بێهتر یا بریتانیا بۆ یوکراینای دێ ڕۆژێن بێدا نیشاندا. پەیوەدارێکی وەزارەتە بەڕەوانیە رووسیا ئیرۆ ئینێ گوت کە بنگەها ناڤۆکیە چۆرنۆبیل بن دەستێ هێزên عزمانیên رووسی دەیە و سەرباز و کارمەندên wê yên ئوکرانî lê wir dimînin ji bo parastina ewlekariya wê li dijî her gurkirineke navokî. İddiayên Igor Konşonkev li dor Ukraynayê hêzên Rûsî li gel dibêje li gol hêzên Rûsî li gel Ukraynayê ji bo parastina bingehê bi awayekî serbixwe nehatin piştrast-kirin. Ştekî ku piştgiriya hevrêziyeke wiha ji aliyê Ukraynayê de bike nebû. Ajansa Enerjiya Navokiya Ukraynayê dibêje bilindbûnek di asta tîşkên Gama de li herêmê hatin dîtin. Li Konashenkov dibêje asta tîşkan li herêmê normal e.
سەرۆک بایدن سەبارەت بە تەنگەشەی ئوکرانیا و دوا ڕۆژی ئەوڵاتە دەڵێت تەنها ڕۆسیە بەرپرسیارە و ئەمریکا و هاوپەیمانان و هاوکارانی بە شێوەیەکی یەکگرت و تون وەڵام دەدەنەوە. لە لایەکی ترەوە بارودۆخەکە ڕۆنیە ئاخۆ چی ڕوودەدات بۆ تاوتوێکردنی ئەم بابەتە دکتۆر کارزان موراد نووسەر و لێکۆڵەر ڕاستەخۆ لە یەڵەتی مەشیگانەوە لە ڕێگای سکایپەوە لەگەڵماندایە. دکتۆر کارزان خۆش هاتەوە بەڕامەی کورد کۆنەکشن تا چەند ئەوەی لە ئوکرانیا دەگوزارێ لە ڕاستیدا ڕوودەدات یان وەکو باز دەکرێت میدیاکان لە قوارێ خۆی گەورەتری دەکەنەوە. هەڵبەت ئەم ڕێز حرمەت بۆ جەنابدان بۆ رادیۆکەدان ئەم کێشەیە چەند جارێک دووبارە ئەبێتەوە لە چەند شوێنێکی معەن لە 1962 دووبارە ئەم ئیشە سەری هەڵدا زمانی خروشۆف بوو کە سەواریخی ئەم رووسی چوو بۆ کوبا بە اتفاقی لەگەڵ کاسترۆ ئەو کاتا. ئەمریکا یەکسەر کاتی سەرۆک جۆن کەنێدی بوو یەکسەر جوابی رووسیاندایەوە کە پێیانزانی ئەنەه سەواری خوینەکانتان بکێشنەوە ئەگەر جەنگی جیهانی ئێمە لێ ئەدەین جەنگی جیهانی سێمیش هەڵدەستێ. ئەوە بوو ڕان کێشایەوە دووبارە کاتێک لە تورکیا ناتۆ و ئەمریکا لەوێ جێگیر بوون و بەرەبەر نزیکی سنوورەکانی پشتی رووسیا بوونەوە. رووسیا جوابی ئەمریکای دایەوە کە ئێمە چۆن کشامانەوە ئێوە شەبە بکشێنەوە ئەمە تهدیدە بۆ سنووری من. ئەوجا ئەمریکا اتفاقی کرد لەگەڵیا گەر بکشێنەوە نابێ ئیعلام هیچ شێوەیە باسی بکە لە بۆ ئابروو یعنی ئابرووی وڵات نەچێت. کێشایانەوە ئەم مەسەلەی ئۆکرانیاش عینی وەکو ئەوەیە بەڵام بەداخەوە ناتۆ و ئەمریکا هەتا کوێستا چەند کێشەیە وا جێگیر بووە جێیان هێشتووە واتە دەوڵەتەکان بەجێ هێشتووە بە تەنیا هێشتویانە ئێستا تقریبا ئۆکرانیا تەنیا تەسریحاتی ئیعلامی هەیە ئەنەو پشتگیری گیان. ئەوەی کەیساکە دەگوزارێ ئەم تەنگەشەیە تا چەند ئەوەندە پەیوەندی بە ئۆکرانیا و هاوڵاتیانی ئۆکرانی هەیە تا بە بەرژەوەندیە استراتیژی ئابوووریەکانی ئەمریکا و رووسیا. هەڵبەت نقاشەکە لەسەر گەلی ئۆکرانیا نییە. نقاشەکە نقاشێکی سیاسی تەمینکردنی سنوور تەمینکردنی سیاست ناوبەر رووسیا و ئەمریکا و ناتۆ بە یەکەوە رووسیاش لە خەتێکترەوە. ئەمانە هەردوو لە یانوێ سنوورەکانیان تەمین بێ بەمەرجێک یعنی جێگای ئەوە نەبێتەوە کە تهدیدیان بکریان لیان بدێ. لەبەر ئەوە ئۆکرانیا موقعەکەی زۆر بە تایبەت ئەو منطقەی سواستۆبڵ من لە رووسیا ژیاوم سواستۆبڵ کە سەر بە منطقەی قەرم و ئەو ناوەیە جێگایەکی پوخت بوو بۆ سەواریخ و کەشتی بە حربی ئەو شتانەی رووسیا ئەلەو کاتە کە سۆڤێت نەما ئێساتە ئەو کێشەیە زۆر گەورەوە بووە کە ئۆکرانیا بڵێ مەسەلەن لەسەر ئەو سنوورەیە. ئۆکرانیاش خۆتزانی داخلی اتحادی ئۆروپی بووە داخل بووە بەڵام ناتوانێت مەسەوەکو دەوڵەتەکانی تر ئەوە نییە مەسەلەن بە قبولکراوەیەکی پوخت بێ وەکو دەوڵەتەکانی تر وەکو ئەڵمانی وەکو ئەوانی تر. ئەم چوونی ئۆکرانیا بۆ ناتۆ رووسیا بە مەترسی لەسەر خۆی زانێ ئەبێ خۆجێیشی ئەمریکی لەگەڵ ناتۆ لەگەڵ کەشتی و لەگەڵ دکتۆر کارزان گیان تا چەند ئەم تەنگەژەکەی سە لە ئارادا هەیە بەو شەڕێکە لەبارەی گازەوە لە جیهان هەیە گرێ درراوەوە و تا چەند شیانی هەیە ئەم تەنگەژە بازاڕی چەکفرۆشتن خۆش بکات. هەڵبەت بازاری چەکفرۆشتن لەم کاتە بە تایبەت شتێکی واردە ینی دەوڵەتەکان محاولە ئەکەن کە ئەو ئیشە بکەن لەبەر ئێستا کێشەکە لە بازاری غازە یعنی تۆزانی رووسیا مصدری غازی یەکەمە بۆ ئۆروپا. ئەوە تا سیرەکەی ئەمڕۆ تورکیا لەو دیوە داخل بوو بە مۆزوعەکە لەبەرەوەی ئەو خەتە سنووری تورکیاش ئەگرێتەوە ئەوەردغان ئەمڕۆ تەسریحێکی داوە ئەڵێ بە هیچ شێوەیە قبول نییە رووسیا بچێتە ناو ئۆکرانیا. ئۆکرانیا موقعەکەی زۆر خەتەرە بۆ ینی ئەگەر ئەمانە لەوێ جێگیر بوون رووسیایی تر ناتوانێت لە سێ باڵا داگیرەکرێت لە باشوورەوە
لە ڕۆژاواوە ئیتر تاوا کۆنتترۆلەکرێت سنوورەکەی توان بە ئاسانی لە ناوی بدەن هەرچەند دیفاعاتی چاکشی هەیە رووسیا بەڵام ئەگەر چواردەوری لێ درا و ڕێگای هەڵاتنی نەبوو لەو بابەتە بڕوان بە رووسیا تێئەکەوێت و ئەبێ رووسیا ئێستادان بەوەیە بنا کە بتوانێت مەجال ئەوەی بدا کە بتوانێت مفاازاتێکی تێدا بەس ئەمریکا هەوپەیمانانی بێجگە لە سزا ئابوووریەکان شتێکی تریان پێکرێ؟ البت بەڕای من ئەگەر ئەو شتەکە باس ئەکرێ ئەگەر پێیان بکرێ واتە حربی جیهانی سێم جەنگی جیهانی سێم بڕواناکەم سیاستمەدارانی ئەمڕۆ بەم عقلیەتە لەسەر بابەتێک کە ئەتوانن چارەسەریشی بکەن بکەونە حربێکی جیهانی کاولکەری جیهانی پێ کاول بکەن ینی من لەو بڕوایان نیم بە تاکید بەڵام هەڵبەت خەسائر ئەبێ ئەوەی کە تێش کەوتووە ئۆکرانیا و ملەتی ئۆکرانیا البەتە زیاتر لە ژێر چەپۆکن ئەوانەی ئەرێ ئەوانە بەرامبەر یەکتریان گرتووە هیچ خسارەتیان نییە لە جگە لە معیدات و مەسەلەن ئەستحە و تەقەمەنی ئەو شتانە. بەخابن پرسیار زۆرە بەڵام کاتکەمە دکتۆر کارزان مراد نووسەر و لێکۆڵەر زۆر سپاس کە لەگەڵماندا بوون. سپاس بۆیەوە دەستان خۆش بێت. سەرکردەیەن یەکیتیا ئەوروپی ئەنیەکە هەفبەش ساز کرد پشتی کۆمبوونێکە 6 دەمژمێران کۆوان تێدا ئەرێ کرد لەسەر پاکێتا دویەم یا جەزایەن ئابووری لە دژی رووسیایی دەقین یاسایین ڤان جەزایان پێشبینە ئیرۆ پشتی نیڤرۆ دێ کۆمبوونێکە وەزیرین دەرڤین یەکیتیا ئەوروپیدا وەرن پەسەندکردن سەرۆکا کۆمسیۆنە ئەوروپی ئۆرسالا ڤۆن دەرلەین گوت دەرباسبوونا رووسیا بۆ ئوکراینایە پرسیار لە دۆر ئاشتیە ئەوروپای دەرخستن پێش و یەکیتیا ئەوروپی دێ کرێملن بەرپرسیار بگرە لە دۆر کریارین وێ. ڤۆن دەرلەین گوت پاکێتا جەزایان کۆ بە هەفکاریە هەواڵبەندێن ڕۆژئاوایینە دێ هەفتێش سەدی ژێ بانکین رووسیایە و کۆمپانیین دەولەتێ ئارمانج بگرە دەناو دەژی بەرەڤانیە رووسیایی. ریاکسیۆنên siyasiyên dawî li dor operasyona leşkeriya Rusyayê Çin û bi taybetî ji aliyê Ewropiyan ve ku ji krîzê ji nîzik bandorê vê serwan berê van pêvajiyan li ku ye û gava bê ji bo Ewropiyan wê çi be. Ji bo bersivdana van pirsan niha parêzer Abdullah İmam ji Almanyayê bi riya Skype bemeraye. Dem baş mamoste Abdullah Ewropî bi giştî û Almanya bi awayekî taybet çawa nîzîkî vê qeyranê dibe. دم باش که سالم برگی اروپی اوجی یعنی هلوستا وان تم بند هلوستا امریکیان جی تدبیر سروک بایدن جی گوتو ایما برنگ لشکری ام دستیوردان ناکن حتی کو ریشا روسی نگه جستینور دولت نیتو و ام جزانن یعنی روسی نگه جنوی سینوری برکو اوا پس سینور شرکی جهانی دو سیمینه دوی خونا غیرات تنه کارن کو امریکی بکن و هر وها هفبندن وانین اوروپیجی و وقت زاین آبوری بنا و وقت اجراءات وقت بآبوری بنا در حق روسیا دا حتی نها گلک گاب جالی امریکی دا هاتنا آوشتنا دوی پیواجویا دا دوی بواری دا لجالی اوروپیان دا جو وقت وقتی پاکیتک اجراءات آبوری هاتنا یعنی بریار پی هاتی استاندن و وقت وقتی هیرو جوارن را هاندن براستی از نوارو کوان برنگی کی وردین نزانم بس از باور دکم یعنی تشتی اساسی جی و یعنی سکناندنا او حتی گاز آن نورد استریم 2 تشتی اساسی او جی و باندورا که و اساسی گران لسر روسیا هیاج برکو یعنی جدرا اساسی گاز اروپا را روسیا یا تجار اوا یعنی و حسابك مزن جم اوروبا چه بك اوروبا ويل جدار كدن غازي رب بگره شو برسامت في درباره ده ما مستا عبدالله يعني في درباره ده يعني اوروبي بس باندنا وان جزائر برنگ جرنگان خوش دیشینن يعني اگر اف نورد ستریم تور ولا راوستاندر اوروبي وتايبتي المانيا ولا سرکه کو بوریا غازي دچه جموان و اوجي بيشن نوايه بله وای نه بر وی از بیجم یعنی حتی اوروپی کو سزانه رجل لسر روسیا بسفینن دبی لالترناتیون بگرن دبی بدائل نخوا ببینن بی وی اویج نکانه بنا جبر کو یعنی اوروپی جی بیگاس نکانن بوریا وان و پیشاسازی وان بردوام بکه جبر وی یعنی گلک الترناتیو جی هنه بیجن
ببيكو يعني د پیشروجک نزیک دا بلکې دانستاندنک ما بین روسیا و امریکا دا چې به وزیر رئیس سروک روسیا ولادیمیر پوتین جی گوتو او آماده یا کو دانستاندنه بکل از ورناکم امریکا آماده نجبو به مسئله الټرناتیوا دوام یعنی او جی هیوی یک هيا کو بلکې د دم نزیک دا او دوسیای ایرانی پیش هره یعنی دوسیای ما بین ایران الالیکی و امریکا و هفندن وین اوروپی الالیکی بن اگر بگه هنا رکفتنه که یعنی او گاز ایرانی او جد به الټرناتیوا که و وقت بس وقت جرا گرگه حتی کو بنجها اگر دروشه كذا اگر ايران باليه روسيا ذا نتشا هر حال ما بس عبد الله يعني جبري آلية لشكري وحر حال أوروبيان وأمريكان قلتنا كو أم باوركي لشكري دستي ورداني ناكن لا أجر كريزي مروفاهي شيء ببا أجر أم ببيجن خلق دربن واي دست بيكرنا جيب بيلان درافن أوروبا وبتايبتي ألمانيا شو تكاره آلي كارين في درباري دجبو بنابرين أوكراني بكه يعني مخابن كسن قربانية جماريك بريجي سيفيلان وقوتي أوروبي وأمريكي تجربة وان برد و بوارده هنا بالنسبة سوريان هبون بالنسبة بوسنا وإرسبولينا وبالنسبة دولة إذن دم شرق يوغوسلافيا يا برده يعني تجربة هنا كانوا يارمتين مروفاهي پیشکشی وان کسانا بکرانا بهتری و نکانبون يعني مادام شارك بهندرة أوكرانيا ده هي مجبورن سنور خواجبان سويلان رافكن وناس پیش وزير وان بكن ويارمتيان جوان را پیشکش بکن حتی کو آرامی بدگره ولاته وانا شیر آرامی بدگره جی و دیس جوان را بیرن که دهرن ولاته خو کل خلق یوگسلافیا بره چه بو يعني هاتن چند سال ویره لألمانیا لأوروپا داریدن مانی رو هاتن بگراندن بله سوريا يعني باشه كي عبد الله يعني ايرو سروك وزير بريطانيا بوريس جونسون بيونديه كتليفوني دا وكما غوتشي نوتشاي خدا بزيلنسكي دا قلتبو كوي يعني بريطانيا آلي كارين بهتر يعني بشتريه بهتر بدا اوكرانيا دفي درباري دا بهتر تشواته تشج آليه ام بيجن بريطانيا دا تشج آليه اوروبيان دا تش آلي كارين بهتر دكارن بيشكشي اوكرانيا بكن جبري سباندنا جزائر تجي روسيا حتى هذه الدراسة فعندنا جزائن أو سزاين أبوري ثاني قال يعني خلاص كرنا جيانا سروك أوكراني كان مخابن بيتري حتى هذا تشتكي أشكره ديار نكرنا يعني نابجن أمي برانجي لشكري تستي وردانة بكونوا وبرفانية بر أوكرانيا دا بكنا ثاني أو سزاين أبورينا حتى في تلك أنتي دا بيتري واني تشتكنا وقلتنا استخبارات وان يعني بشوفينا روشار سروك أوكراني کو دیکھا به خطر کې ام بلکې حول بدن جیانا وی خلاص کن وقت روک وقت دست خلاص در وی هند تبجارتنا نرینا تزلال بو پاریزر عبدالله امام تج المانیا مرابی گلکس پاس بودماته رجب طيب أردوغان سەرۆکۆماری تورکیا ڕەخنان لە کردەوە سەربازەکانی رووسیا لە ئوکرانیا گرت و بەتی پێشلیە لە یاسانی نێونەتەوەیەکان و دەستێکی کۆشندەیە بۆ ئاشتی و سەقامگیری لە ناوچەکەدا. ئەردوگان کە لە کۆبوونەوەیکی نێونەتەوەییدا لە ئەنکەرە دووە و پەیوەندیکی نزیکی لەگەڵ رووسیا و ئوکرانیادا هەیە وتی زۆر جێمەخابنە کە هەردوو ئەو دوو وڵاتە لە بەرامبەر یەکدا ڕاوەستاون. إيرشا روسيا لديجي أوكرانيا قال كرد ترساندن كو همان سيناريو لعراق وسوريا دوباره ببا واتا تركيا هول بدا إيريشي هرمين كرد بكو عراق هولا كنترول كرنا هريما كردستاني بدا پامنير ملكركوكي آگاهين بهتر هنا هێرشی رووسیا بۆ سەر ئۆکرانیا بووەتە باس و خواسی کۆمەلگای نێودەوڵەتی. هێرشەکەی رووسیا بۆ هیچ وڵاتێک هێندەی کوردەکان مایی مەترسی نییە بەو پێی ترسیان هەیە لەوەی هەمان سیناریۆ لە عێراق و سووریاش دووبارە بێتەوە. بەوەی تورکیا هێرش بکاتە سەر و ناوچانەی سووریا کە کورد حکومڕانیان دەکات یاخود عێراق هەوڵی باڵەدەستبوون بەسەر هەرێمی کوردستان بدات. وڵام ڕێ خۆشکەرێک هەر وڵاتێکی زلهێز بۆ نمونە تورکیا یا هەر وڵاتێکی تر یا ئێران بێوێ هەر خاکێک داگیر بکە یانێ بەڕێ خۆشکەرێکی زۆر شتێکی ترسناکە بەڕاستی کە ڕووی داوە جگە لە کارەساتە مرۆیەکەی جگە لە بەرزبوونەوەی نرخەکان یانی بەرزبوونەوەی نرخی نەوت بگرە بەرزبوونەوەی نرخی گاز ێستا لە ئەوروپا لەوە چ ئەوروپا قەتعی غازی رووسیا بکە سەحسارەکان لەسەر رووسیا زیاد بکات ینی پێشاتێک بۆ کورسانیش خەتەرە ینی ڕێ خۆشکەرێکە عێراق دوو بەیانی وێ کورسان بگرێتەوە بەبێ تەقا
وڵی بۆ کورد هەموو شتێ تەنانەت ڕەشەبایەکی سەریعیش بۆ کورد مەترسی هەیە چونکە ئێمە نەسەرکردەکانمان و نە ملەتەکەی شێگرتوین ئیتر یعنی هەموو شتێ بۆ ئێمە لە ڕێ ینی لە حەقەتە بەڵێ ئەوەتانێت لە تورکیا بینیمان لە چەند ساڵی ڕابردووە دووبارە بوو ئەو خاکانەی کە بەدەست کوردەکانە بوو لیان سنریاوە بەڵێ من یعنی پێشببینی ئەوەمە کردەوە ئەیشیکە هێرشی رووسیا بۆ سەرۆکرانیا لە کاتێکدایە تەواوی کۆمەلگای نێودەوڵەتی دژی ئەو هێرشەن و ئیدانەی دەکەن بۆیە بەشێک لە خەڵک ترسیان لە گەورەبوونەوەی شەڕەکە و بڵاوبوونەوەی پریشکی ئاگرەکە بە جیهاندا هەیە نظمی دنیا دۆخی دنیا نظمی حکومڕانی دنیا لە قەیرانایە دنیا بەرەو کێشاڕە بەرەو ئاڵۆزی زۆرە ڕوا ئەم شتانە ئەمەگەرانە ڕەنگاوە بگاتەوەی کە بێتە پێکدادانی جیهانی هەرچە من بەخۆ شخصی خۆم لەکدانەوە شخصی خۆم ئەوەندەی بەچاوم ڕوون بێ بە قورسی ێزانم بەڵام ئەگەرێکی کراوەشە هەندێکی تریش پێیان وایە ئەوەی لە ئۆکرانیا دەگوزارێت سەفقەیەکی نێودەوڵەتیە و ئامانج لێی دووبارە دابشکردنەوەی ناوچەکەیە بەسەر زلهێزەکاندا بۆچوون یەکەم پێچێ وابێ ئەگەر اتفاقیەنەوەیەکەی ڤێنا تێکچێ لە نێوان ئێران و ئەمریکادا پێچی ئامانجەکە لێدان لە ئێران بێ ئەمە ئەگەرێکێنە ئەگەری دووەم پێچێ بەرامبەر بە تورکیا بێ لە سووریادا بۆ ئەوی ڕژێمی بەشارەسەد بڕوخێ و فیدراالی بدرێتە کوردەکان و تورکیا لە باهاوکاری لەگەڵ رووسیا و ئەمریکادا بکرێنە دەرەوە لە سووریا ئەگەری سێم پێچێ بۆ ئەوە بێت تەریکردنی سین بێ لە ڕێگەی تایوانەوە بۆ ئەوی رووسیا لە بەرامبەر ئەو دەستکەوتە گەورەی لە ئۆکرانیا دەستێکەوێ نەبێتە ئەندامی ناتۆ ئەمریکا لەگەڵ هێزی ئەنگلۆ سەکسۆن کە ئەکاتە بریتانیا و ئوسترالیا پەلاماری سین بدەن بۆ ئەوی سین نەبێتە ئەملاقێکی عالەمی لە ئایندا لەمسی ئەگەرە بە دەرنابێت هەرچەندە شەڕی نێوان ئۆکرانیا و رووسیا هێشتا سنووری ئۆکرانیای تێنەپەڕاندووە بەڵام شەڕەکە کاریگەری لەسەر زۆر وڵات هەبووە بەو پێی نرخی نەوتی بەرز کردوێتەوە هەروەها گرفتی بۆ هەندێک وڵاتی دروست کردووە کە ئۆکرانیا سەرچاوی گەنم و هەندێک شمەکیان بووە دڵشادنوەرە دەنگی ئەمریکا کەرکووک بینەر هێژا لە ڤرام دگهن داویە کورد کۆنکشن کومە پرانیاوێ ڕەنگە تەڤاهیاوێ تەرخان کردبوو ji بۆ قەیرانە ئوکرانیایە کو ئەم بهێوی دیکن شەر نەلوەر نەل ئوکرانیا نەل هەر جهێکی دنیای ببە تا بەرنامەیەکەتن سڵاوێن هەفکاری من خالد فتاح و فراد فلاحی لە کۆنترۆلێ و لێڤر لە ستودیۆ ینجانی دیلان و من ساڵح دەمی جێرج بۆوە هەر شاد و بەختەوەر بن ببینە خۆش